ساڵتان لەبێم کاتتان باش دیارە ئێمەسا لە نێو بازاڕی دارە سوتاوەکەی شاری سلێمانین نزیکەی کاتژمێرە پێش ئێستا لە نێو ئەم بازاڕەدا ڕێک لێرەدا لەم شوێنەی من شەڕێک دروست دەبێت یاخود دەمەقاڵێک دروست دەبێت لە نێوان یەکێک لە دوکاندارەکانی ئێرە کە دوکانی گەسفرۆشتنی هەیە لەگەڵ کاسبکارێکی دیکە کە لەم قەیسەریەی بەرامبەرمەوەیە لێرەیە شەڕێکیان کردو دەمەقاڵێ لە نێوان ئەم دوو کەسەدا دروست بووە لە ئەنجامی ئەم دەمەقاڵەیەدا دیارە گرژیەکە فراوانتر بووە چەند کەسێک هاتوون بۆ ناوبژی دوو کەسی دیکە هاتوون بۆ ناوبژی دیارە شەڕەکان هەر بەردەوام بووە لە ئەنجام ئەم شەڕ و دەمەقاڵی نێوان ئەم دوو کەسەدا کە چەقۆیان بەکارهێناوە لە کاتی شەڕەکاندا چوار کەس بە سەختی بریندار بوون باس لەوە کرد کە برینی دوانیان سەختە لە ئێستادا ڕەوانەی نەخۆشخانە کراون و هاوکات هێزە ئەمنیەکانیش هاتوونەتە شوێنی ڕووداوەکە و ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێ شەڕەکە ئالێرەدا بوو هێزە ئەمنیەکان بەپێی شایەت حاڵانی ئەم ڕووداوە یاخود ئەوەی کە لێرەدا کاری کردو ئەم قەیسەریان داخستووە لە ئێستادا هاتوچۆی تێدانیا لەگەڵ ئەوەدا دوکانی ئەو گەسفرۆشەیە خود ئەو لە فەفرۆشی کە لێرەدا کاری کردووە لێرەدا شەڕەکە دروست بوو وەسعەکە یاخود بارودۆخەکە ئێستا کۆنتترۆل کراوە من لەگەڵ بەڕێوەبەری سنتەری فریاکەوتنی خێرا قسەم کرد باسی لەوە کرد کە چەند بریندارێک ڕەوانەی نەخۆشخانە کراون کە بەخۆی قەرەباڵغی شوێنی ڕووداوەکەەوە دیارە هێزەکانی یاخود بورن تیمەکانی فریاکەوتنی خێرانەیان توانیوە بێنە شوێنی ڕووداوەکە هاوڵاتیان بە ئۆتۆمبیلی خۆیان بریندارەکانیان گواستەتەوە بۆ نەخۆشخانە و لە ئێستادا لەژێر چاودێری پزیشکیدان و چارەسەری پزیشکیان بۆ دەکرێت لە نەخۆشخانەکان ئەمە ئاماژە بۆ بم کە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەمە دومین حاڵەتی ڕوودانی شەڕە کە کاتژمێر 10:30 خولەکی بەرەبەیانی ئەمڕۆ هاتە پێشنیۆڕۆ لە بازگەی تاسڵوجەش بە هەمان شێوە گرژیەک دروست بوو شەڕێک دروست بوو لە نێوان هێزەکانی ئاسایش و بابڵین هێزی ئاڵتونیدا کە بەهۆیەوە شەڕە چەقۆ دروست بوو لە ئەو بازگەیەشدا و لە ئەنجامدا زیاتر لە 6 بریندار و تاوەکو ئێستا یەکێک لە بریندارەکانیش ئەوەی هەیە گیانی لێدەستاوە و بارودۆخی ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەتوانین بڵین لە دوو ڕووداوی جیاوازدا زیاتر لە 12 بریندار بە چەقۆ هەیە کە لەم شەڕەدا کە باز دەکرێت دەمان چەش بەکارهێنراوە یاخود چەکیش بەکارهێنراوە بەڵام ئەوەی هەیە کە من پەیوەندیم کرد بە وتەبێژی پۆلیسی سلێمانیەوە بەڵام وەڵامی پەیوەندیەکەی نەدایە و ئەوەی هەیە کە لە ئێستا لە نێو بازاڕی شاری سلێمانی بارودۆخەکە کۆنتترۆل کرایەوە و فرۆشیاران هاتوونەتەوە شوێنی کارکردنی خۆیان و کارکردن دەستی پێکردەوە ئەوە تەنها ئەو بازاڕێکە داخراوە ئەو قەیسەرەیە کە شەڕەکەی تێدا ڕووداوە